کاتێک سەردانی شاری سلێمانیەکەیت و ڕێتەکەوێتە گەڕەشی کانێسکان لێرە چەند بینایەک دەبینی کە هەر هەمووی بە پەیکەر و بە نووسینێکی جوان ڕازێنراوەتەوە. کاتێک ئەم پەیکەر و نووسینانەش دەبینیت ڕێگمۆشتی کەسێکی لێ دەردەکەوێت، ئەویش کە کەسایەتیەکە دەیەوێت بیناکانی شار وەکو خۆی بمێنێتەوە، ناوێت ئەو دیمەنانە لە دەست بچێت. لێرە چەندین باڵەخانە کە بە شێوازێکی کۆنی سلێمانیانە ڕازێنراونەتەوە بەو خشتانەی کە هەر لە شارەکەتا دروست دەکرێت، دەیانەوێت ئەم جێگای من بکەنە سنتەرێک وەک سنتەرێکی گەشتیاری لێ بکەن. لێرە کاکزایری کەریمەڕەشی لێ کەسایەتی شاری سلێمانی و خاوەنی ئەم بینایانە. سڵاو لێ بە کاکزایر، کاتە باش، حواڵە تەندروستی و چۆنە؟ یەخوار باش بی. خۆشە پیاسێ بکەین دڵە کاتەوە ناوە. سپاس بەناو. زۆر سپاس دەکەم. کاکزایر چی لێرە ئەکەن؟ بەنیازن چی بکەن لەم شوێنەیە؟ ئەم ناوچەیە بە هاوئاهەنگی بەندە و شوێنواری سلێمانی و قایمقامێت و شارەوانی سلێمانی هاوئاهەنگیمان کردووە ئەم ناوچەیە بێ بە گوزەرێکی گەشتیاری کەلتوری بازرگانی. بەڵێ خۆی لە کۆناخۆی ناوچەیەکی نیشتە جێ بوو و گۆڕانکاریەکی باشی بەسەراهات و هەموو بیناکان یەکە خەین و ئەم بینایانە هەمووی بە کەرەستەی ڕەسەنی سلێمانی دروستە بێتەوە. هەمووی بەخشتە و لە مەشاکڕۆیەکی گەنج هاوکاری کردووی ناوی کاروانە کارگەیەکی داناوە لە مەنطقەی عەواڵ. بەڵێ ئەم خشتانە هەمووی لەوێ دروستکراوە، خشتەکان دروستکراوی سلێمانین. واتان لە سلێمانی دروستەکە خشتەکان ئینشاڵڵا وای لێکەین هەر کەس بێرا تێپەڕ بوو وابزانێت بە سلێمانێکی 150 ساڵی پێشێستایە تێپەڕە بێ. سپاس بۆ جەنابێت. زۆر سپاس. بەڵێ ئەنجا ئینشاڵڵا ئێرە لەبەرەوەی کە ناوچەیەکی زۆر مهمە سنتەری سلێمانی وەکو مزگەوتی گەورە و کاسۆماڵۆمانە ئەبەستێتەوە بە جادەی سەرەکی مامۆستایان و هەموو ئەو جادانی کێنەوە سەری وەکو جادی تەلەڤیزیۆنی خاک و زارا، جادەی قایمقامێت، ئەمانە هەمووی لەم ناوە یەکە گرێتەوە و ئینشاڵڵا زۆر لە حەزی ئەو کەسانەی بێت کە سلێمانیان خۆشەوێت، چونکە هەموو نەریتی سلێمانی کۆن لە بیناسازیە لێرە هەمووی دووبارا بێتەوە و دیاری ئەیاتەوە و هەموو کەرەسەکانیش کەرەسەیەکی ڕەسەنی خۆیی بەکارێت لێرە و هەوڵێن ئینشاڵڵا لەم مەنطقانەیە ژیانی شەو دروست بێت، چونکە هەدەفەکەی ئێمە بە هەمووان بریتێ لەوەی کە بتوانین ژیانی شەویشی تیا دەستە بەرکەین. تا ئێستا سلێمانی بەداخەڵێم مرکزێکی کۆبوونەوەی خەڵکمان نییە وەکو کە لە هەموو شارەکانی دنیا هەیە، یعنی داون تاونێک بێت خەڵکی بیانی، خەڵکی سەردانی کار، خەڵکیەک کە حەزکە شەوانە بەرێتە سەر لەگەڵ خێزانی لەگەڵ ڕەفیقەکانی بەداخەوە ئەوێژ زۆر تێکەڵ و پێکەڵەیەکە کە ناتوانین ناوی بنین و شانازی پێوە بکەین. ئێمامانەوەی ئینشاڵڵا ئەم شوێنە بکەین بەو گۆڕەپانی شانازیی کە هەموو کەسێک حەزکە شەوان بێتە ئێرە و لێرە کاتەکانی بەرێتە سەر و توانین خەڵکەکە لێرە دڵخۆشکەین و ئەساڵەتی سلێمانی بگەڕینەوە و بیپارێزین لە فەوتانن بۆی سلێمانی شەوی تایبەتی خۆی هەیە. ئەو بینایانەی تۆ کە نۆژەنیانەکەیت هەمووی یاخود پەیکەری لەسەرە یاخود نووسینی لەسەرە، ئەمە چی ئەم بابەتە؟ سەبوون من لێرە ئەم پەیکەری هونەرمەندانی پێوە لەو لاوە هی کۆمەڵە کەسایەتی شارەکەی خزمەتی سلێمانیان کردو لە بواری جیاجایە. ئێمەمانەوێت بە هەمووان بڵێن هەموو کەسێکە لەم شارەیە ئەژی وەکو حەقی هەیە واجبیشی لەسەر شانە، ینی هەمومان لەسەرمانە خزمەتی بکەین هەر کەسی لە بواری خۆی. مامۆستایەک بە مامۆستایی خۆی، دکتۆرە بە دکتۆری خۆی، ژینگە پارێزە بە ژینگە پارێزی خۆی، ینی دەوری هەمووشمان مهمە، کەسمان کەم نین و هیچ کەسێکمان دەست بەرێتەوە کە لێنی بێدەستیەکەی ئەو لە ناومانە دیاریە بێت. لێ حەزەکەی خەڵکە جیاوازەکان، خەڵکە ممەیزەکان کە زیاتر سنگیان هێناوە بۆ خزمەت بخەینە بەرچاو بۆی هانی خەڵکی کەشی پێبین، بڵێن ئەها پیرۆزی ئەم کەسانە لە دڵی ئێمەیان لە حەدێکایە. هەروەها لە شوێنی خۆیان کە تۆ دەستخۆشی و هەیە بۆ خەڵکێک کە خزمەتی شار وڵاتەکە کە بە دڵسۆزی لە نەفسی وەختاوەکو گلەیەک و هەڕەشەیەکی ڕای بۆوانێکی کە بێدەستن بڵێ کاکەی ئێوە خۆ تۆ کە لە وڵاتاژی وەختێت تۆ بە هاوڵاتی وڵاتێک کە پشتوانی لەسەریشی پری و خزمەتی بکەین. خۆ ئەگەر تۆ هیچ خزمەتێکی پێ نەکرا لە گەورە و لە بچووک
مانای تۆ بە کۆڵی شارەوە بکەوەی بۆ هاوڵاتی ئەم شارە نیت توێکێکی بە زۆر لە کۆڵی ئەم شارە برایی لەبەرەوە هیوادارم هەمومان لە حرس و خۆشەویستی ئەم شارەیە بین و بیپارێزین شارەکەمان زۆر نازدارە خەڵکەکەی کە دیاژی خەڵکی زۆر جوانە بەس لە چەپکێ گوڵی شێواوە چین لە چەپکێ گوڵە چین نەبەسراوین پێویستمان بەڕاستی بەوەی خەڵکانێکی دڵسۆز بتوانێ هەوڵ و جهد و کۆشی هەمومان کۆکاتەوە مامکە بە چەپکێکی ڕێک و پێکی پڕدەست ئەنی جەنابێک کۆمەڵێک گوڵ لە پەخشکە هەردی منی چەپکێ گوڵی ڕازاوە نایتێک کە توی دەست خۆشەویستەکەەوە ڕاستە ئەم خەڵکە خەڵکی ئەم شارە خەڵکی زۆر زۆر جوانی تایە من زۆریش نەتیجەی تەعامل و تێکەڵبوونی ڕۆژانەی زۆرم لەگەڵ خەڵکە من هەست بەواکەم کە خەڵکێکی زۆری شەیەکە ئامادەیی هەیە بۆی کە قۆڵ و بازووی خۆشەویستی لێ هەڵماڵێ و خزمەتی سلەیمانی بکە و شانازی بە سلەیمانیەوە بکە. اینجا من لە زمانی شەکانما هەنێ بینا هەیە کاکەوێتە بین بیناکانەوە هی من نین من ناڵێم ئەمانی من نییە بیپەڕێنە نەخێ ئەستا ئەم بینایی کە گەینە ئاستی ئەوە هەر بینایەکی کۆم بوو لە بلۆک و بابەتی زۆر ناشرین دروستکرا بوو بەڵام شوێنەکەی زۆر کاریگەرە لەبەرەوە من بیرم کردەوە بێم خشتی کۆنی بۆ پیاکەم و ئەو دیواربەندە دروستکەم و زۆرینەی خەڵک کە بەم ناوچەیە گەڕێواتە سەورەکە ئەمە کۆنتترین بینای ناوچەکەیە من خشتی کۆنی بینایی داڕما و ڕووخاوی شوێنانە جارێککە کۆکراوەوە لێرە وەستای کارامەمان بۆ هێناوە ئەو وەستایانە دووبارەی کارەکانیان کردوت و لە ناویشیان دوو پەندی پیرەمێرد کە بۆ ئەمڕۆ زۆر دەخاودەق پێکاوینی جێگیر کراوە بۆی خۆزگەم هەموو کەسێک بیخوێنێتەوە هەموو کەسێک لە بەریکە هەموو کەسێک پەیڕەوی کا بەکاری بێنێ مەسەرەن جەنابە با من بۆ بخوێنمەوە فەرموو باز لە باسی میلەتەکە ئەڵێ ئێمەوە چەند جار تەجروبەمان دی ئەوەی ئەترساین لێمان هاتە دی با ئیتر نۆرەی هۆشیاریمان بێ بەس هەرزەکاری و بێعاریمان بێ ئەمە بە سەنگی ئەڵماسیش بیکێشی هێشتا هەرکەمە ئەڵەی دوێنێ شەو بۆ ئەمڕۆ وتراوە ڕەنگە تەمەنی ئەم وتە پیرۆزە لە 100 ساڵ پترتر بێت کەچی ئەمەگە وەسعی میلەتەکەمانی پێکاوە تا ئەم دەقەیە کە ئەڵەی دوێنێ شەو بۆ ئەمڕۆ وتراوە سەیری ئێرەکە کە ئەفەرمی باسی یەکخستنی چینەکانی کۆمەڵ و یەکبوونمان و هەڵمان و یەکێتی حیزبەکان و یەکبوونیان چەند بە زمانێکی شیرین و خۆش وتێتی هەموو شتێکی بێبەها کردووە ئەگە بێت و ناڕێک بین شەرتی ئەوەڵمان ڕێکی ناوخۆیە ڕێک نەبین وەکو تادید باسێک هەڵێ ڕێک نەبین نابین بە هیچ درۆیە هەموومان دزی گاکەی خۆمانین دوژمنی یەکین هەتا ئەتوانین سەیری دووبەیتی یەکەم کە کاڵێ شەرتی ئەوڵی هەموو شتێکەوەی کە کورد یەک بێ برایەتیمان تۆکمە بێت دوژمنی یەکتری نەبین چونکە ئەگەر وا نەبین هەموو شتەکانی کەمان پوچەڵە بەراکێسا لەسەر بەسەکەمان و پەرلەمانەکەمان ئەمەی کە هەیە لێ تۆ شتانە کەیکەی دانێت شوێکی زۆری هەبێ لەسەر تۆ چی بە تۆ گەیەنیە پاراگە بۆ شارەکەەوە خەرج نەکرێت بۆ نیشتیمان و میلەتەکەەوە خەرج نەکرێت خوارد نەبێت هەمووی وەکو تۆ بیرەکاتەوە بێ وا بیرکەینەوە ینی ئێمە لەم شارە لەدایک بین ژیاوین پارەمان پیا کردووە خۆ هیچ دەبێت ئەم جوانانی کای بەخشین با نایبنین زەکاتی کارەکانمان ینی کەخوا ئێمەی بەسەر کردوێتەوە پاروێنانی زیایی یاوینەتەیە دەبا ئێمە ڕەسیگ و بەخیل نەبین لە عاسی شار و میلەتەکەمان هەموو دیواربەندێکی وا تۆ کایکی وەکو هاوڵاتێکی نەبێ و دیارەکەت داوێتێ ڕۆژی هەزارەها کەس لێرەوە ئەڕوا و ئەم کارانە بینێ و ئەم خەڵکی دڵخۆشە بێت و محافظەی کەلتوری شارەکەتێک کردەوە خزمەتی سلەیمانیەکی سلەیمانی جیاکەی تۆ لە شوێنان ئەی خۆگەن من و جەنابنێکیم پیاوێکی ئەفریقی نایە خزمەتی سلەیمانی بکات لێرەیە دەرگایەکەم بینی ئەو دەرگایە پێ خۆش بچینە ئەویا فەرمون بەڕێستا باشە ئەو تێچووی پەیکار تێچووی نووسین ئەو بابەتانە ئەمانە چۆنن هونەرمەندانە بێت تەنسیقێکی باشە بێ لەگەڵیان وەڵام من الحەمدلله هەمووان زۆر دڵخۆشم پێیان هونەرمەندەکان خەتاتەکان لە بەرپرسی دەوائرەکان وەکو بە جەنابتم من هاوکاریکی زۆر باشەکرێم لە شارەوانی و لە قایمقامێت و لە لێولیان دایرەی شوێنوار
لە گەورەکان نا بەس جار بازە بچووکێک بازە گرەیەکی بێبەها بۆ دروستەکە لە ئاستی خۆشەویستی شارانیە بەڵێ ئەگنان بەڕاستی دەرپرسانی دایرەکان الحەمدلله هەموو ئەم مەسئولێتە هەست پێکراوە. ئەم دیوارەیە کە جەنابتی پارێزیت پێش باسی دەرگاوینەکە بکەم با باسی ئەو دیوارە قوڕە و بۆ بکەم بەڵێ ئەوە کەرەسەیەکە هێناومەتە ئاراوە بەو نیازەی ئینشەڵام دیوارە قوڕەکانی سلەیمانی بەسەرکەینەوە تەڵام قوڕ خۆی ناگرێ بەڵێ لەبەر ئەوە بەدیلی ئەوە مادەیەکی ئەڵمانیە تەڵسا لەگەڵ فلینکۆت هاتێکەڵە کرێ و بەکاوە و کاو قەساب بەڵێ دەستەوە بە تۆزێ بەس شکڵاکەی هەمان وەکو دیوارە قوڕەکان دەرەچێگاک زای بەڵێ بڵێ هەر تەواو هەموو کەسێ هەر بە قوڕ تێگا بەڵام هیچی لێ نایە بە ئاوشتیوا و بەڕاستی ئەمەێکە بێنێتەوە زیینگ و کەرەوەیەکی زۆر جوانە بۆ ئەو دیوارە قوڕانەیە کە لە سلەیمانی بە سواغ ئەکرا و بەکارە هات و کاو قەسەڵی تێکرا بۆی خۆی بگرێت. ئەم دەرگایە شوێنی ڕاستەقینەکەی ئێرە نیێمە لە گەڕێکی ئەو دیو بوو خانوێ بە ڕووخا بوو بە تاوەتی و ئەم دەرگایش بوو بەژێر ئەم قازەکانەوە حەزم کە بی خەمە شوێنێکی زۆر بەرچاو بۆی هوەری کارسازی و بیناسازی جاری کە لێرە ئاماژەی کێ بۆ جۆری دروستکردنی دەرگاوشتەکان و دابوونەریتی سەردەمانی خۆی. ئەم دەرگایە دوو تەقولبابی هەیە ئەمە بۆ دوانی یەکاک زای ئێستا پێتەڵێ لەگەڵ ئەمە دوو دەنگی جیاوازە باشە جاران ژن و ئافرەت زۆر بەرچاو ناکەوتن باشە کەمتر ژنانە هاتنە دەرێ کەمتر بەرچاوە کەوتن ئەم تەقولباباکرا بۆ خەڵکی غەریب و پیاو کە پاتایە بۆ ماڵەکە بۆی کە تۆ لێی ئەیت دەنگی ڕاغبیە پیاوێکە هات دەپیرتەوە یا ژنێک لە تەمەنە یا و کەسەکات زۆر بە جلی محتەشەمیە هات چونکەی زانیە من پیاوێکە و غەریبە لێرە دەرگاکەی لێ کردویان پرسی تۆکەی بەس کاتێک کە لە مایرا لەوانەیە ژنی دراوسەکە بێ جامێ ماسیە نابێت بۆی پیاوەکە لی نەکاتەوە هاتە دانولەی هێنا بۆی پیاو نەیکاتەوە ینی ئەمە ئەزانراکەیەکێکی خۆیە شەرتیش نەبووژن بێ لەوانەیە من لە ماڵە فەردێکم لە ئەفرادی ماڵەکە لە من نایە بۆی دایان نەشڵێتێنم و ژیانی ماڵەکە بژایتێ کە لە ماما من یەکێکم لە ئەفرادی ماڵەکە یا یەکێکم لە مەحرەمەکان یەکێکم لە دۆسە زۆر نزیکەکان وازەگەر پیاویش بووە و کەسێکی نزیشی ماڵەکە بواە لەمەیانی ئەیە نا لەمە ئایا بەڵام لاانی کوڕی ماڵەکە لەوە بە کوڕی ماڵەکە بەڵێگەر پیاوی دراوسێکە بێت لەمایە بۆی پیاوێ لێ بکاتەوە بۆی ژنێک لێ بکاتەوە یا بۆی ژنێک کە هات بە ئامادەکاری و خۆشتە بێت دەرگاکە بکاتەوە دەرگاکە لێدا. گەڕێکی جوانی پیرەمێرد و ئامۆژگاریەکێ بینم من دوێنێ نەمبیستەوە کەس پێی نەوتوم ئەمڕۆ بۆم بێ بە سەروەتێک ئەمڕۆ بۆم ببێ بە ڕێبازێک ژیانی خۆمی پێ بگۆڕم حیفە ئەو زەخیرە جوانە ئەو هەموو گەوهرە بە نرخەمان هەبێت لە دووتوی کتێبەکانە و خەڵک بینەری نەبێ چونکە بە ئەسەفێکی زۆر ئەو باسێکم ئەمڕۆنی خەڵک لە مۆبایلەکە خەریکی دیوە خراپەکانی مۆبایل و بڵاوکراوەکانن ئەو نەڕۆیشتون بە دوای دیوە باشەکان یا ئەو شتە کۆنان هەڵهێنجنەوە و بیچنەوە لێرە ئێمە وەکو سفرەیەکی گەورەیە دامان خستووە سفرەیە کە ڕام خستووە هەر کەس خۆی تالب بوو زانستێکی تازە فێربوونێکی تازە عەقڵێکی تازە وەرگێ ئێمە فەرمومان لە هەمومان کردووە و بۆ هەموو کەسێکە کە بیسەر و بینەر بێت و بۆی چۆن باسمان بە شانازیمان کرد بە کەلتوری بینەوە بیناسازی کۆنی سلەیمانیەوە بابەتی ڕاستەقینەی شانازی ئەم وتە جوانانە و ئەم نووسینانن کە هەبووە لە کۆنەوە وتراوە و شانازی ئێمە بە کەڵە پیاوانی ئەم وڵاتەوە. ئەی ئەم ئەرزە چی دێکەم کۆنکرێتە مێنێتەوە یا خۆت بەنیازن ئەمیشا و شێوەی بیناکان لێ بکەن ئینشەڵا ئێرە بێت بە مەتحەفێکی کراوە مەتحەفێنێت دەرگا و پەنجەرە هەبێت سەعاتی هەبێت کەی بچیت و کەی لێ بێتە دەرێ ئەم مەتحەفە ئەبێ مەتحەفێکی هەمیشە کراوە وەکو ئەشبینی کۆمەڵێ پەیکەر و نەحتوشتی وای لێیە بۆ خەڵکی جیاجیا ئێستا ماشەڵڵا ئەو پەیکەری ئەوێ زۆر مەشهورە و کەم کەسە بێ ڕەسمی لە پاڵان نەگرت بێ و هەروەها ئەو پەیکەری ژینگە پارێزەش لێ دامانناوە بۆی جاری کە بایەخ بینەوە بە چینێکی کە لە چینی کۆمەڵەکەمانەوانی ژینکە پارێزەکانی
بۆی بڵێن ئێمە کەسمان نییە کە مهم نەبێت لەم شار هەموو کەسێ مهمە ئەم کەسە هەموو کەسێ ڕۆڵ و دەوری خۆی هەیە و دەستخۆشیمان بۆ هەمووان هەیە الحەمدوللا خەڵکی جوان زۆرە کاک زایتە ئێستا چەند بینا و بەم شێوازە گۆڕیوە و نۆژە نەکردوەوە لە سلێمانیە وڵاهی من دەمێک کارەکەم ڕەنگە گەر تۆی هەمووی کۆکەیتەوە هەفتە بینایەکم تێپەڕ کرد بێ لە بینی پچکۆلە و مام ناوەندی و گەورە سەرجەمانی خۆ بووە بەڵێ سەرجەمیانی خۆ نەخێر بووە زۆر بیناکە ئیسابەتەکە ئەوکو بە جەنابتم وتووە من کە ڕیزی پیاگرم ناپرسمە هیملایەتی تۆە هەمووی واجهەکانی نۆژەنەکەم و بۆی جوانەکە تاقیق بەیگینا بە تاکە تاکە ئیش ناکرێت هەر بۆ نمونە ئەم بینایی کە ئێستا لە بەردەمیای ئەمە سەرەوە بەڵێ ئەمە ئەو بینایە هی بەلەدەیە سەرەکەی ڕووخا بوو نەخێر کەوتە بۆ خەڵکیم ناوە هەموو ینی چینەوە بەرەوە بۆی بەتەڵبیناکە عیانی ئەو باسەن بەڵێ ینی ئەم بینایەکی داماوی ڕووخاو بوو زۆر بوو لە چەق و دڵی شاری سلێمانی شاو لە دەواازەی ئیشەکانی منی شابوو بەڵێ بۆیە بە زەڕوورم زانی داوام لە بەلەدەکەوت من بەخۆ بەخشی ئەم بینایە ئەڕوخێن و دروستێکەمەوە بەڵێ توانیمان کە بیناکۆنەکەمان ڕووخان و لە شوێنی ئەم بینایمان دروست کردەوە بەم کەرەسەیەم کەرەسەی خۆی بەردی هەورامانە ینی هەواهەیەمان ئەمە بەخشی سلێمانینەوە ئەمیان تەرزێکی هەر بینای کوردیە بەڵام خۆتزانی ئەم بەردە سروشتی هەورامانە بەڵێ دروست بەوە و مۆکەکە ئێستا هەر مڵکی بەلەدەیە و ئەم برا بەڕێزانی کە لە ژێریشۆن کرێکی بەلەدێن بەڵام کارەکە هیم برا ڕەشەتان ئەخە بیسبادی بۆ تۆ چی بوو؟ شارەکەم و ژیانەکەم یاری هیچ ئیسفادەیەشیان نییە بە تۆ بڵێ ئەمە بیە بەکریەک ئەمە بەشێشی ئەمە مساڵتەحەیەشی شتێکی نەوەڵا ینی خاتی سەر خۆم کرێچیم تا ئێستا هەروەکو شوێنپێیەکی جوان بۆ کەسانی کێن بۆ ئێرە بەڵێ ینی کە لەنگەرێکی ئیسراحەت بگرن ئەو شوێنە بۆ دانیشتنێک بەڵام بەکرێ و کرێکەشی لە مزایدەیە وەکو هەموو مواتنێکی کە بەبەردەمیات تێپەڕ نەبوو بێ و نەیبینی بێ لەگەڵ ئەوانم مزایدەمان کردو و وەرم گرتووە بۆی وەکو شوێنپێیەکی ئێمە لە ناوچەکە کە پێوەی هیلاگونی عوسمان تیا کردووە بمێنێ و هەبێت سلام علیکم ئێرە بازاڕە پشکۆلەیە بازاڕە پشکۆلەیە ئەمە ژمارەی تر لێرە لەو بینایانە تقریباً بە مەجموع نزیکەی 78 نەحتی تیا هەیە 78 دوو لە سەرسەیەکیان هەموو لە حیاتان ینی جەنابەوانە هەمویان ناسی زۆربان لەم بینی پێشوە عەمری خۆڵەوەیە دکتۆر ئەنوەر شێخە مامۆستا ئەنوەر قەرەداخی ئەو حاجی ڕەزای چۆڵمەکیەوە کابرایەکی تەبیبی شعبی بووە بەڵێ باش نییە ئەو عەلی شۆرایی پیاوێکی زۆر مەبدەئی بوو لە زمانی پێشمەرگایەتی خۆمان بەو گەیشتوم و هین بووم لە ساڵی 74 لە ئەوەی ئەولاترەوە مامۆستا خالی سەرکارە لێرە کردوونە بە دووقاتیش تەنانەت بەڵێ ماشەڵڵا سلەیمانی ئەمەنگە خەڵکی بە ئەمەک و جوان و گەورەی تایە بڵێ ڕەنگە دووخاتیش لەمەدا بە کەڵک نییە حەقە بێ بە سێ قات بۆی بتوانین قەدەرێکیان شێرکەینەوە قەدەرێکیان قەت ناتوانین شوێنی هەمویان بکەینەوە ئەگە ویستە خەڵکی باش و جوان کە خزمەتی ئەم سلەیمانیان کردووە لە کۆنا بە دڵسۆزی ئەگە بتێ بۆ هەموو یەکێک تابلۆیەک دابنێ ڕەنگە محتاجی دیوارەکانی دۆک و هەولێری شەبی زڵافێکی دای قسەیەک کردووە گەڵێ من تەنیا زەوی لە ناو بازنەی شەقامی 16 مەتریە کەڕم ناچ بە دەرەوەی 16 مەتری سە نەگۆڕاوە مەسەلەیە لەوەش تەنگتر ئەنی ناگەمە ئەو شوێنانش ینی ئیشەکانی من لە چەقی شارە کۆنەکەیە گەڕش کانسکان و سابوونکەران و زیاتر ئێستا چڕم کردوتۆ لە کانسکانە زیاتر لە ئەوڵا کە دەستمان پێکرد لە سابوونکەران و گۆیژە من خۆم لە دایگوی سابوونکەرانم بەڵێ ماڵی من بەرامبەر ماڵی شێم محەممەدی خاڵی ڕەحمەتی بوو بەڵێ لەوێ دەستم پێکرد زیاتر بەس بەیتە بیرم کردەوە لە باتی ئیشەکان بڵاو بن مەسەلەن لە کانسکان و لە دارە سوتاوەکە و لە گۆیژە و لە ئەوێ ئەگەر هەوڵ بم چڕە بنەوەتوانم مەتحەفێ دروستکەم بۆیە ماوەی چەند ساڵێکە زیاتر ئەمێ کار لەسەر کانسکان بکەم بۆی ئەم ئیشانە بکەونە پاڵ یەکتری وە بتوانین جوانیەکی جوان بەخشین چکە لەوانەیە گەشتارێکێت سلێمانی ناتوانێت یەک بە دوای بیناکانە بسوڕێتەوە لە گەڕەکەکانە بەڵام ئەگەر تۆ هەمووی بۆ کۆکەیتەوە ئەبێ بە مەتحەفێکی کراوە و ئەم مەتحەفە جیاوازیشی ئەوەیە دەوامی نییە جومعە و شەممەی نییە شەو
کراوەیە لە خزمەتی هەمووان نایە و هەموو کەسێکە توانێت بینەری بێت لەو کاتێککە مەبەستێتی و ڕۆژانە بەدەمکاری ڕۆژانی خۆیەوە کە ئەڕاتویەت ئەو لە ناو شارێکی قەدیمەی کۆنا هەڵسو و کەوتی خۆیەکە لە سلەیمانێکی جوان بەدیەکات سلێمانی کۆنا سلەیمانی کۆنی بەڵام بابی پارێزین با عمری بینێ بۆی کۆنی بەخۆیەوە ببینێ نێڵین جوانمەرگ بێ ئیدامەی بینێ کە تۆ لەسەر ئەو کەلتور و نە ئیسیبرادە کرد و ڕۆژتەوەمە هەمووی خەزێنە و کەرەسەرەکەونەوە سەر یەکتری ئۆکەونەوە دەم یەکتری پێش بەرنامەکە پێم وتی وەکو سەرمایهدار ناوە بێنمیاوکو کەسایەتی شاری سلێمانی وتە حەزم لە وشەی سەرمایهدار نییە بۆ بەداخەوە ینی سەرمایهداری لە لای هەنێ خەڵکەوە ناشرین کرا ینی خەڵک بازێکی بەداخەوەڵم ڕووی دەمم لە هەمووان نییە بازێک کەس بەزم جەڵت بۆ بەدەغی لە پارەی تێکرێ حقەکە بپرسین لە خەڵک بڵێ و پارێ و لە کێوە پیا کرد دەسڵێ لەم شارەیە بڵێ ئەی کا شوێن دەستەکە و چیەکەیت ینی هەموو شتێ ڕەدی نییە تۆگە گوڵێکی پچکۆلە بۆ من بێنی من نابێت بیرکەم ڕۆژێ منیش گوڵێکی پێشکەشکەم ئەگە پاکەتە شیرینی کیلۆیی و بۆ هێنام نابێت ڕۆژێ لە مناسبەتێکا بیرکەمە منیش لەگەڵ دەستم سێ سەلکتورێ بۆ بێنم خەڵک با بەخۆی بڵێ ئەدی من و شارەکەم بڵێ فەرقی من و پیاوێکی ئەندەنووسی دەرحەق بە سلەیمانی چییە؟ بڵێ من چیم کردەوە چی کردەوە پیاوێکی کوێتی لێرە چی کردووە کە تۆ هیچ نەکرد بێت تۆ چتە ڕێزی خەڵکە گەریبەکەوە تۆ لە ناو تیپەکە چیتە دەرێ ڕۆژێ بە ڕۆژان ئەتوانی تۆبڵی خەڵکی شوێنێکم کە تیاشیا بژی و خزمەتیشی بکەیت ئەتە بواری خزمەت زۆرە ئەنوا خزمەت هەیە ینی مهم نابێت دەستپیبی لە ئاسیا ئێرە ئەرزێک نییە بەست تۆوی کەیت و بیچنیتەوە و دروێنەیەکەی ئەرزێکی واش بێت نابێت جاریکە بیکەڵیتەوە نابێت بژاریکەی نابێت خزمەت چیرۆکی زۆر پشکۆری سەری بۆ گەڕمەوە کوڕێک کات ڕۆژێ داوای دوکانێکی کرد وتی من چل ساڵە خەڵکی سلەیمانیم بۆی وەختی تۆی پێ بووم ڕاستی زۆر ئامۆژگاری تایە وتم بەڵێ وتی من دوکانێک وتم بەسەر چاوتی ئەی چیم بۆکەی وتم من لە سادا حرمەتی تۆگرم لە بەروی کە خەڵکی ئێرە وتی وەڵام من وام ناوێ من چند ساڵ لەم شاراژی وتم خۆم شتانە بە خۆڕایی نین بەڵام ئەی تۆ چی کردو بۆ ئەم شارە لەم چل ساڵەیە وتی وەڵام من ئەوەنگە دەوڵەمەند نەبووم کە بیناوشتی بۆ دروستکەم تم باسی بینا ناکەم هیچ نەمامێکە هەیە ڕوان بێتە دارێک هەیە بمبەی بڵێ وەختی خۆی منم دارانەم ڕوانەوە قەت لە زستانە نوشتایتەوە سەری چوار منهۆڵ یا گەلی پاکەیتەوە بڵێ بە سەرەکەی پێگیرە و ئاوی تێچێ وتی ناوەڵا بەڕاستی هیچیم نەکردەوە وتم براکەم تۆ خەڵکی ئەم شارە نی تۆ بە کۆڵی ئەم شارە تۆ لە کۆڵی ئەم شارە کە خەڵکی ئەم شارابی منهۆڵێکی پێ پاکرێتەوە نەمامێکە پێ ڕۆیە چەند بێدەستبی چەند نەبووبی خۆتوانی خزمەتی پاکتەمیزی شارەکەوت بکەیت خۆتوانی بیپارێزی هەمومان واجبمان لەسەرەوە هەمووشمانە بیپارێزین ئەم سلەیمانی زۆر نازدارە جا کەم کەس هەستی پێکات ئیلا ئەوانەی کەلی دوورەکەونەوە سەفەر بێراژی تۆ لە دەرەوە من و سلەیمانی وەکو ماسی و ئاووان من زۆر سەر و هەفتە وڵاتی دنیام بینیوە و چووم بیمافیها بیست وڵایەتی ئەمریکی بەڵام من بە هەموو دڵێکەوە لە سلەیمانێژی بەمو دڵێکەوە بە هەموو دڵێکە لە سلەیمانێژیم و تەمەناکەم ئەم شارە بەرقەرار بێت و سلەیمانی بەس خۆی جوان نیە خەڵکەکەشی زۆر جوان ئەڵێن بەتەمای سەرایشی تریش دروست بکەیتەوە لە پاڵ سەرای سلێمانیەوە ئەوە ئێستا لە کارین و ئەلحەمدولیلا هاوهەنگێکی زۆر کراوم لەوێ کە بتوانین سەرا خەتێکی کەی لە شانە دروستکەین خۆی کاوە ڕووی لە ناو جادەی کاوەیە کە خۆی ڕووی لە شەقامی کاوەیە ڕووی لە شەقامی کاوەیە بەڵێ ئەم بەشەی کە ئێستا ئینشاڵڵا دروستە بێ من ڕۆکاتە جادەی ئۆرزدی سابونکەران یعنی ئاوە لەگەڵ سەرای کۆنا ئێڵێک دروستەکەن و ئەم بینایە بێ بە سەبەبی شاردنەوەی بینا ئەلکۆبۆند و شوشەوە هەمە جۆرەکانی پشتی خۆی و بە کەرەسەیەکی ڕەسەن دروست دەکرێت کە هەمان کەرەسەی دروستبووی سەرایە یعنی زۆر هاوشێوەی ئەو بە خەریتەی ئەوێش و ئەمەی کە من بۆ جەنابەتی باسەکەم ئەمە پشتی بیناکەی و من ئەیکەم بڕوو ئەم خەمجانەی تۆ زۆر گرنگی بە پشتی بیناکان من دقەتی شتم ماوە هەموو شتێک کە چاو بینی ڕووە هەر شتێک چاو بینی ڕووە لەبەرەوە من بە هەموو برایەکەڵێم بە هەموو کەسێکەڵێم کە خوا توانایەکی یاوە تێ و بینا بکە و بیناسازی بکە ئەبێ بڵین بیرێ بێت خەڵک لەم شاراژی ئەم بینایی تۆ ئەبینرێت لە هەموو لاکانەوە
لەبەرەوە تۆ بێ جوانی بەشیتەوە بەخشیتەوە نابێ بیبمایی ناڕەحەتی و بێبمایی ناشرینی چی دەرکەوت خەڵک لە هەر چمکێک و سوچێکەوە بینی ڕووی دیوە لەبەرەوە واجبی هەموو کەسێکە کە بیناسازیەکە جوانکاری بکات لە هەموو بەشێکی بیناکەیە چونکە ئەمە بە هەمومان تابلۆیەکی گەورە دروستەکەی ناوی سلەیمانیە ڕاستە ئەبیانێکی لای خۆیەوە محافظی ئەو تابلۆ بکە و ئەو تابلۆی پارێز و جوانکاری تا بکە انشاءالله ئیشەی سەران نزیکە و من دەستخۆشی لەوان دەکەم کە هاوکار بوون بۆی بتوانین ئەو پرۆژێ بخینە سەر خارجی خۆی کۆتا پرسیارە لێکەکەم کاتێکە کەسێکی دەوڵەمەند و سەرمایه‌دارێکی ئەم شارە بینم یەکسەر پرسیاریەوەی دیەکەڵم سەرمایه‌کە چەندە بۆ کەشفی ناکەی مثل بۆ ئاگادر من دەوڵەمەند نیم بەپارە بە ڕەقەم چکە هیچ ڕەقەمێکی نووسوم نییە هەرچی پارەم هەرچی پارەم هێ لەم قۆڵان و جانانەیە دەستیان گرتۆ هەڵەپەڕن لەبەرەوە زۆر دەرەکەون بەس لە پشتی ئەمانەوە کەسی کەنی هەڵپەڕێ ئەوەی کە خوای نێرێ بە ڕازۆرێگرم بە چەپ پەخشیەکەم و انشاءالله مادەم پەخشیشەکەم خوادەم لە دەستی ڕاستەکەی نابڕێ ئەینا من نەپارەی دەرەکیم هەیە لە دەرەوە نەپارەی نووسوم هەیە هەموو پارەکانم سەرچۆپیان گرتو بۆ سلەیمانی هەڵەپەڕن و گۆرانی ئەچڕن بە قەوباڵی سلەیمانی و کووردە ئینشاءالله خوا بمان دڵخۆشکە ئەو پارەیە زۆر باشە کە خەرجەکرێ و کە خزمەتەکە ئینا کەس پارەی لەگەڵ خۆی دەبێتە بڵبە دەستەکانە خۆش بێ سپاس بۆم دەرفەتە کاک زایر سپاس بۆ بەڕێستان دەسپاس دەکەم بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون بۆ ئەو گوزەری کە کرمان بە ناوگەڕەکانی کانێسکانی شاری سلێمانیدا کەسایەتێکی شارەکەیە لە هەوڵی هێشتنەوەی گەڕەکەکە و ئەو کللتورەیە کە لە شارەکەدا هەیە هەر بمێنن بەخێر خواتان لەگەڵ